ئەم ساڵ بەپێی ئەو داتایی کە لە وەزارەتی پەروەردە درا بە ئێمە 47,788 خوێندکار دەرچوو بوون لە پۆلی 12 کە بەم شێوەیە دابەش بوون 30,661 دەرچووی لقی زانستی بوون و 15,716 دەرچوانی لقی وێژەیی بوون 159 خوێندکار لە دەرچوانی خوێندنگە نێودەوڵەتیەکان بوون و 1250 خوێندکاریش لە دەرچوانی لقی پیشەیی بوون. پلانی وەرگرتنمان ئەم ساڵ بەڕێزان بەپێی ئەو دەرچوانەی کە لە پێشەوە ئاماژەمان پێدا پلانی وەرگرتنمان بریتی بوو لە 63,013 کورسی سەبارەت بە پێشکەشکاران لەو ژمارەیە کە لە سەرەوە ئاماژەمان پێدا سەبارەت بە پێشکەشکاران 37,290 پێشکەشار لە دەرچوانی 2023 داواکاریان پێشکەش کردو و 37,290 قوتابی خوێندکار داواکاریان پێشکەش کردبووە 2598 لەو دەرچوانش بابێن لە پێشکەشکاران دەرچوانی ساڵی 2022 بوون و 6,882 ساڵانی تری ڕابردوو بوون واتە کۆی پێشکەشکاران بریتی بوو لە 46,770 خوێندکار کە داواکاریان پێشکەش کردووە بۆی لە زانکۆکان وەربگیرێن. دوای جێبەجێکردنی پرۆگرامەکە و کۆی وەرگیراوان بەڕێزان لەو 46,000 کە پێشتر ئاماژەمان پێدا 42,985 قوتابی وەرگیران 42,985 و لە نێو ئەمانەش وەرگیراوی دەرچوانی ئەم ساڵ 36,092 خوێندکارە لە دەرچوانی ئەم ساڵ 36,092 خوێندکارن و دەرچوانی ساڵانی ڕابردووش 6,893 خوێندکارن ساڵانی کاتە کۆیەکەی ئەکاتە 42,985